وەزارەتی دارایی عێراق چەندین جار داوای داهاتی نەوتی و نانەوتی هەرێمی کوردستانی کردووە، بەڵام بەرپرسانی کورد ئامادە نین ژمارەی ڕاستەقینەی داهاتەکان ڕادەست بکەن. دەوترێت ئەوەی بەرپرسانی پارتی وێچێتی دەیکەن لە شاردنەوەی داهاتی نەوتی و نانەوتیەکان گەندەڵیە و ئەگەر بە شەفافیت ئاشکرا بکرێت بەشی موچەی موچەخۆران دەکات. حکوومەتی عێراقی ئێستا کە داوای ئەوەکە کۆمەڵک داتای لەبەردەستایە بەپێی ئەو زانیاریانەی کە هەیەە، بەڵام حکوومەتی هەرێم شاردوێتیەوە و داهاتەکانیشی چەند قات کردووە. ینی ئێمە گەر سیرکەین ئەبینین زەرائیب وەرگرتنی ڕسومات لە حکوومەتی هەرێمە زۆر زیاترە لە چاو حکوومەتی عێراقی کە بێ هەمووی بەپی تاریفە وەکو یەک بێ ینی لە بنەڕەتە. بەڵام ئەمان هاتوون چەند قات زیادیان کردو بەتایبەتی لەم کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە بینین کەوا زەرائیب زۆر زیاد کراوە و چەند قات کراوە و لەسەر و هەموویەوە کەس نازانێ ئەمە بۆ کوێچێ لە فەرمانگەکە وەرئەگیرێ بۆ ڕۆتینەی کە هەیە، بەڵام لە دواییە نازانم بە فەردە ئەیبەن بە گوێنی ئەیبەن کەس نازانێت ڕۆکاتی چ شوێنێک. لەبەر ئەوە وا ئەکا ئەمە کە حکوومەتی عێراق بێمتمانەیی لە هەموو بوارەکانی تری داهات و دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بەو شێوەیە ببینێ. ئێستا هیچ دامەزراوەیەک نییە لێپێچینەوە لە پارتی وێچێتی بکات. پەرلەمان و ئەنجومەنی پارێزگا بەسەر چوون، خۆشیان لە لیژنەکانی عێراق دەدزنەوە و داتای ڕاستەقینە بەدەستەوە نادەن. هەم داهاتی نەوتی هەم داهاتی نانەوتی بەپێی هەموو راپۆرتەکان داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان هیچ نا ئەگەر بە نمونە پێوەریکەین بە داهاتی موچەی موچەخۆران پێدەچێت بە 2 مانگ جارێک هەر ئەوەندا ئەگەر بڵێن تۆزێک خاتری ئەم کابینەیە بگرین بە 2 مانگ جارێک دەتوانێت موچەی کولی فەرمانبەران بە هێز ئەمنیەکانی شەودابین بکە. بێگومان حکوومەتی شەر لەوە فرسەتی هێناوە کە ئێستا دامەزراوی پەرلەمان بێگومان پەکی کەوتووەوە ئەنجومەنی پارێزگاکانیش بە هەمان شێوە ساکارانین بۆ هیچ ڕقابەیەکی چاودێری نیە بەسەر داهاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەم داهاتی نەوتی هەم داهاتی نانەوتی. گرفتەکە ئەوەیە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم جگە لە شاردنەوەی داهاتی نانەوتی داهاتی نەوتیشی ئاشکرا نیە. بەپێی راپۆرتێکی ئاژانسی ڕۆیتێرس ڕۆژانە زیاتر لە 2000 بەرمیل نەوتی هەرێم بە قاچاق دەڕوات بۆ ئێران و تورکیا و دەوترێت داهاتەکەشی بۆ چەند بەرپرسێکە. ئەوە ژوای کردووە حکوومەتی ناوەندی هیچ متمانەیەکی بە هەرێم نەمێنێت و گومانی لە هەموو داتا و ئامارێک هەیە. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.